دوو بەڕێوەبەرایەتی ئەمڕۆ ئەکەینەوە کە سەر بە بەڕێوەبەرایەتیەکەی کاک مەریوانە سەردانی سەنتەری ئۆتیزم و شیاندنی مناڵان و بەڕێوەبەرایەتی گشتیەکەین کە ئەوانەش زەکیەخان سەرپەرشتیەکە. دیارە ئەو دەستکەوتانەی کە بۆ هەڵەبجە ئێمە تا ئێستا توانیمانە بەدەستی بێنین بە پشتیوانی سەرجەم ئەندامانی ئەنجومەنی وەزیران بووە بە هاوکاری لەگەڵ بەڕێز زەکیەخان و مدیری عام کاک مەریوان و کاک دانا توانیمانە کارەکان بەرینە پێشەوە. ئێمە لە ماوەی ئەم 4 ساڵەی کارکردنمانە بۆ شاری هەڵەبجە، شاری هەڵەبجەی خۆشەویست بەڕێوەبەرایەتی کار و ڕاهێنانی پیشەییمان کردوتەوە کە تا ئێستا چەندین گەنج لە هەڵەبجەی شەهید خولەکانی ئێمەی تەواو کردووە و تاراخانیش بەڕێوەبەری کار و ڕاهێنانی پیشەیی پێی ڕاگەیاندم کە زۆربەی ئەوانەی خولەکانی ئێمەیان تەواو کردووە ئێستا خاوەنی پیشە و شوێنکاری خۆیانن کە بەڕاستی ئێمە دەستکەوتێکی گەورەیە. هەروەها بەڕێوەبەرایەتی دەستەبەری کۆمەڵایەتیمان بۆ کرێکاران کردوتەوە کە ئەویش کارەکە بۆ پاراستنی مافی کرێکاران و دەستەبەرکردنیان بۆی دوجار خانەنشین ببن و ئەگەر خوا نەخواسە لەسەر کارەکانیان تووشی پێکان بوون یا کۆچی دواییان کرد بە هەمان شێوە خانەنشینیان بۆ ببڕدرێتەوە. سەنتەری ئۆتیزم و سەنتەری شیاندنی مناڵانمان کردوتەوە کە خێرخواز و کەسایەتی دیاری هەڵەبجە بینەکانی بۆ دروست کردین. ئێمەش ساختمان دامەزراندوو و کارەکانیان ئێستا زۆر بە باشی ئەڕوا بەڕێوە. سەنتەری چالاکی و گەشەپێدانی مناڵانمان لە بەڕێوەبەرایەتی گشتی چالاک کردوتەوە و ڕۆژانە چەندین مناڵ لەلای ئێمە فێری مۆسیقا، فێری وێنەکێشان، فێری خوێندنەوە، فێری کارامەییەکانی ژیانە بن. هەروەها لە هەڵەبجە ئێمە لە بەڕێوەبەرایەتی تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی سیستەمی تاکپەنجەرەمان دامەزراندووە بۆ خزمەتکردنی مناڵان کەمەندامان بۆی چیتر کەمەندامان ئەم ژوور و ئەو ژوور نەکات و ماندوو نەبێت، هیلاک نەبێت. لە سیستەمی تاکپەنجەرە دانیشە و فەرمانبەرێک لە پشتی کۆمپیوتەرەکەیەوە هەموو کارەکانی بۆ ڕاییەکە. هەروەها سەنتەری چالاکی و گەشتپێدانی مناڵانمان لە تەوێڵە چالاک کردوتەوە. دیارە ئەو دوو سەنتەرە سەنتەری چالاکی و گەشتپێدانی مناڵان بە پاڵپشتی ڕێکخراوی یونیسێف کردومانەتەوە. لەوێش لە تەوێڵە چەندین مناڵ ڕۆژانە فێری مۆسیقا و وێنەکێشان و کارامەییەکانی ژیانیانەکەین. هەروەها ئێمە لە ڕابردووە 74 کەسمان بۆ ئەم بەڕێوەبەرایەتیانەی خۆمان دامەزراندووە. ئێستاش لە ڕێی ئۆنلاینەوە بڵاومان کردوتەوە کە 18 کەسی کە دامەزرێنین کە 16یان بۆ دایانگای هەڵەبجەیە. لە ئایندەیەکی نزیکا دایانگەکەش ئەکەینەوە و جاریشکەینەوە خزمەتان بۆ کردنەوەی دایانگەکە. پیرۆزبایی لە خەڵکی هەڵەبجەکەین، شایانی زۆر لەوە زیاترن، شایانی ئەون کە هەمومان خزمەتیان بکەین. سوپاسی ستافەکەم